دشبا هجراني دا من دخست تشتكي شترى ببيجن تشتكي بقاسي ايشا زاغروسان مزين بقاسي بجنا آزادي خوشك بقاسي دل دايكا من گرم بقاسي خوينا شهيدان بيروز بقاسي بارانا سينوران خمگين من دخست جترى ببيجن جتا حزدكم ولاتو دماوە خوش بە بینەرین هێژا دیسا di بەرنامەیە شەوا هیجرانێدا ئەم بەهەڤرەنە دیساژی وەک هەمی جاران ئەمێ هەوڵ بدن بەر بێ هەندێک زەڤیان و سەرنشی ببن ئەمێ هەوڵ بدن لەوەر دیساژی لەخوا بپرسن لە هەندێک پرسگرێکان لە هەندێک کێشەیان و لە هەندێک پرسانجی ئەمێ بپرسن پرسێن کوگرێدایی هشين ما ديروكان ما كالابورا ما فلكلورا ما جبرماين ديروكي ميجوي يه في بار زميني يه وان سينوران و يه في تيكچون و سركفتني برحال ميواني من يه في برنامه الكولينري ما بوار نور الدين سرسرا سرچاوا بخير هاتي زور سپاس مامۆستا دەستان بەری کاک بوار ڕەنگە بۆ مژی يعني مصها ببيجن بصوراني توزك قرصبة چمكي برسين هش بير دور چوين هولدانا برهفكرنا برماين ميرات گريا كevin باپيرين ما چل پي خوشتن بو ما رنگا بو من توزكم ببيجن سخت و قرصبة لدي ساجي مهول بدن برسين بوهش مندية في قريداي كلاسيكين كرد كالابورا كرد فلكلورا كردي و ام بيجن بيف قريداي قلق تشتين ديتر يعني برسا يكمكم تخصت بكم او اهتماما كالابوري فلكلوري برهفكرن لكوهات بوتهات تايبت يعني يكي شاعر مرود زانب بو يعني دلي مثلا بيجن تشاوا بس او مثلا تشاوا دس بيكر يعني بقشتي لا تجربياته لكل تشاوا دس بيدك هاري كيغلا اما لم كومالغاني كورت يعني بين كقساكي نيم بشي قشتي قساكي بله يعني ما بس ما هر باشوري كردستان نيم بس ما همو كردستان هاري كيغلا اما كلدايك بيني وخوش معنا كريتو همو ڕاستیەکانە بینین یعنی ئەبینین داگیر کرد بەسەرمانەوە بڵین مسەیترە یا بڵین کاریگەری داگیرکردانمان بەسەرەوەی زمانمان لێ قەدەغەیە کتێبمان لێ قەدەغەیە نووسینمان لێ قەدەغەیە ئیتر لە باو باپیری خۆتەوە مەسەلەن لە باوکتەوە من باوکم مەسەلەن بۆ خۆی زۆر کورتپەروەر بوو کەسێکی زۆر ڕۆشن فکر بوو ینی زۆر بیری زۆر فراوان بوو بەڕاستی من زۆر کەڵکم لە باوکم وەرگرتووە ئیتر کۆمەڵگەکەش ئێمە من خۆم لە ناوچەی پشدەر لەدایک بوو منتقەی ناوچەی قەڵازێ ناوچەیەکی سەر سنوورە و هەر لە درێژایی ینی بە درێژایی شۆڕشی کورد لەم سەدەی 20 یانی بڵین کە هاتووە ئەو ناوچەیەشێک بۆ ناوچانەی کە هەمیشە ڕاپەڕین و بەرخودانی تێدا بووە ئەمەش بۆ خۆی ینی کاریگەری هەیە لەسەر اینجا دوایەوە ئەو بوارانەی کە تۆ لە دوور پشتەکە ئیشەکەی کۆمەڵێک ڕێکخراو بۆ نمونە حزبی کۆمۆنیستی عراقی کە ئەو کاتە پێیانەوت حزبی شوێعی عراقی لە چالاکی ڕۆشنبیریدا زۆر چالاک بوو ئیتر دوایەوە یەکێتی نیشتیمانی کوردستان دەرکەوت یەکێتی نیشتیمانی کوردستانیش بوو خۆی لە ئەساسی فکر و یعنی لە ئەساسی یعنی پێشکەوتنەوە سەرچاوی گرتو بوو کۆمەڵێک خەڵکی زۆر وشیار و بە ئاگا لە دنیای ئەدەبیات و ڕۆشنفکری جیهانی دامەزرێنەری بوون ئەمانە هەمووی کاریگەریان هەبوو لەسەرەوەی کە ئێمە وردە بەرەو جیهانی خوێندنەوە بچین بەرەو نووسین بچین لە تۆ بۆ نمونە ڕۆژهەڵات ناسەکان یەکێک لە قسەکانەیکەن لە بەرای کوردەواڵێن زۆربەی گەری کورد شاعیرە بۆ پرسیارەکە چییە من لەو کتێبی دەنجیمێنە لە گۆڕانی فۆکلۆری کوردیدا باسی ئەوم کردووە ئەو هۆکارانە چین کە ئەبنە ئەوەی ئەو ئیحساس و هەست و سۆزەی کە لە ناو ناخی ئینسانی کورددا بێتە دەرەوە
کۆمەڵێک هۆکار هەیە بۆ نمونە ئێمە کۆمەلگەیەکی دەست لێ نەدراین وەکو بخچەیەکی نەکراوە واین ینی هیچ شتێکمان دەستکاری نەکراوە تا ئێسش ناوچەمان هەیە وەکو 200 ساڵ پێشێستە بژی وایە ینی لە دابوونەریت و لە جلوبەرگ و لە ئیشکردن و لە خواردن و لە هەموو شتێک چونکە کوردستان هەمیشە پاشکەوتووە پێش نەکەوتووە ئیتر بۆ نمونە دەسەڵاتی داگیرکەران بەسەرمانەوە پەروەردە و هەزری بەخێوکردنی کورد تاشی کورد لەلایەن داگیرکەرانەوە ئەمەش بۆ خۆی هەمیشە بە شێوازێک کوردی پەروەردە کردووە کە تاکێکی خراپی لە دەربچێت ئینسانێکی خراپی لە دەربچێت چونکە ئەو نەیویستووە تاکی کورد تاکێکی باش بێت یعنی ئینسانی کورد ئینسانێکی باش بێت ئێتر لامان کاتە بۆ نمونە سروشتی کوردستان سروشتێکی زۆر جوانە ینی تۆ گەر دیقەت بێ لە کوردستانە هەر چوار وەرزەکە ینی هەر چوار فەسڵەکە حەقی خوان وەرەگرن بۆ نمونە زستان بە معنای کەلیمە زستانە بەفرەوارێ بەهار بە معنای کەلیمە بەهارە دنیامی سەوز و شینە بێ هاوین بە هەموو ماناکانی هاوین گەرمە دەرەجەی ینی پلەی گەرمی ئەگاتە 50 پلەی سەدی هەر پاییزیش بە هەمان شێوە پاییزە ینی ئەم سروشتە بەڕاستی لەلایەن تاشی کوردەوە ینی تاشی کورد کە چاوەکاتەوە ئەم سروشتە جوانە ئەبینێ سروشتی چەکلەوانی کە ئیحساسی ئینسانە جوڵێنێ ینی ئەو پرس بخۆە مەسەن لە میژووی کۆلۆنیالیزم بگشتی و داگیرکەر بگشتی یەک ji ئامانج و ئەم بێژن ئەو هۆکەرێن کڕۆژانە بە کارتینێ تاکو ئەم بێژن چۆن مەسەن مەژی بشۆ چۆن هەست تاڵام بکە یەک ژوان ئەو بەعرەبی دڵێن مەوروس تاریخی ئەو مەوروسە ئەو میرات ئەم بێژن بە کورمانجی بێ میراتگیری یا بەرمایی کو لە هۆلێ قەت نەهێلێ چونکی هەر پێویژی گرێدای پرسا زمانە پرسا فلکلۆرە پرسا کەلەپۆرە پرسا ئەلمهم ئەو گەنجینەیە کو لە جەهەکی لە جیهان دێ تاکو ئەم وەربگرن و ئەمجی پێ بژین مەبەستا من چۆن مرۆڤ دکارە مەسەلەن یەکەم گاڤ پێنگاو بابێژێ لەم ئەم بێژن بارە ڕاستێکەی پرسیارەکانت ینی وەڵامی زۆر دوور و درێژی ئەوێ زۆر کورتی بکەمەوە کوردستان ئەگەر بێت و ئێمە بۆ 2000 ساڵ بگەڕێنەوە تا ئێستا خاکەکەی یا گۆڕەپانی شەڕ بووە ینی ململانەی نێوان بێزانتی و ساسانیەکان ماد و ئاشووریەکان سەفەی و عوسمانیەکان ئیتر ئەم خاکی کوردستانە هەمیشە گۆڕەپانی شەڕ بووە ئەمانە بە هەموو شێوەیە کاریگەری خراپ و نێگەتیفیان هەبووە لەسەر کۆمەڵگەی کوردی هەمیشە دابوونەریت و عادات و تەقالیدی خراپیانێنەوە سەرانەیان وەرگرتووە سمتانەیان وەرگرتووە بووکانەیان وەرگرتووە ئیتی هەرچی تۆش ینی کە بە عەقڵتایەت ئەمە هەر هەمووی کردویانە لەگەڵ ئەم کۆمەڵگەیە کۆمەڵگەی کوردیش بۆ خۆی هەتا ئێستاشی لەگەڵا بێ ینی من هەمیشە ئەو سەرنجەم هەیە لەسەر کۆمەڵگەی کوردی و ئەمەش بووەتە هۆی ئەوەی کە کاریگەریکی نێگەتیڤ لەسەر ناسیۆنالیزمی کوردی دروست بکە کورد حەزی لە ژیانە کورد حەزی لە ینی ڕقی لە کەس نییە حەزی لە پێکۆژیانە بۆ نمونە تۆ دراوسێکت مەسیحیە ئێزیدیە کاکەیە شەبەکە هەر کەسێکە بەلاتۆ گرنگ نییە ئەوە بەلاتۆ گرنگە ئینسانەکە ئینسانی چاک بێ ئەم هزرەی کە لە ناو ینی هیزری کوردیا هەیە ئەمە بووەتە ئەوەی کە کورد نەتەوەی ینی دەوڵەتی نەبێ ینی هەمیشە ینی حەزی لە کوشتن و لە تاڵان و لە بڕین و قەت کوا کورد عەرەبی تاڵان کردووە نە فارسی تاڵان کردووە نە تورکی تاڵان کردووە بە پێچەوانە ئەوان کردویانە بۆ لەبەر ئەوەی هەوڵی ئەوەی نەداوە کیانێک ینی چوارچێوەیەک قوارەیەک بخۆی دروست بکات و یعنی لە ڕووی ناسیۆنالیزمەوە ئەمە بکات ینی لاوازی ناسیۆنالیزمی کوردی بووەتەوەی ئەوەی کە کورد وەکو عەرەب و تورک و فارس دەوڵەتی جا ئەگەر بێیتەوە سەر پرسیارەکەی تۆ ئەمانە هەر هەمووی کورد ئەرشیفی نووسراوی زۆر زۆر کەمە یعنی هەمانە ئەدەبی کلاسیکمان هەیە هەندێک دەقی ئاینیمان هەیە هی ئێزیدیەکان هی کاکەیەکان کە زۆرترین تەمەنیان نەگەڕێتەوە بۆ 800 ساڵ بەن لە ئێستا ئایا ئەرشیفی کورد هەر ئەمانەیە نەخێر بەرای من ینی بە بۆچوونی من لە کتێبەکانیشمان نووسیمە باشترین سەرچاوە بۆ توێژینەوە و لێکۆڵینەوە و دۆزینەوەی هەموو کۆنج و نهێنی و کێشەکانی کۆمەلگەی کوردی و کللتوری کوردی بەگشتی فۆلکلۆرە چونکە فۆلکلۆر بەڵێ فۆلکلۆر
لەلایەن خەڵکێکی سادە و ساکارەوە وتراوە. من نمونەیەکت بۆ هێنمەوە. من ساڵی 79 کتێبێکی بەناوی سیاحەتنامەکەی ئەولیا چەلەبی کە بەداخەوە یەک بەرجی کراوە بە کوردی لەلایەن مامۆستا سەعید ناکامەوە، کتێبێکی گەلێک باڵکێشە، یعنی هەر کوردێک بیخوێنێتەوە مچڕک بەجانایەت. لەبەرەوەی عوسمانیەکان لە ناوەڕاستی سەدەی 70 هاتوون بۆ بەدلیس، یعنی بە شێوەیەک ئەولیا چەلەبی باسی بەدلیسەکاتەوە سەردەسوڕمەیە. عەبداڵخانی بەدلیسی کابرایەک بووە لە مێژووی کووردا، من پێم وایە کەسێکی ترمان نییە شامدا لە شانی عەبداڵخانی بەدلیس. بۆ بەنداوی دروست کردووە، ینی سەدی ئاوی هەبووە، یعنی گومەرجی هەبووە، هەرچی تۆ بە عەقڵتایم کابرا هەی بووە، بۆ خۆی ڕەسام بووە، نووسەر بووە، پاڵەوان بووە، هەرچی ئیش هەبوو کردوێتی. عوسمانیەکان دەوڵەتێکی زۆر پوخت و ڕێکوپێکی دامەزراندووە. عوسمانیەکان کە هاتوونە بەیان دیوە شەڕیان پێفرۆشتۆ، چیرۆکەی دوور و درێژە، بەڵام ئەولیا چەلەبی دوو کارەکتەرە بینێن، دوو ڕۆڵە بینێت. یەکیانەوەیە کە وەکو سەیاحێک وەکو گەڕی دێک شتەکانە نووسێن، یەکی کەشانەوەیە کە هاوکاری ئەحمەد پاشای والی عوسمانیەکانە. من زۆر گەڕام بە حکمی ئەوەی کە خۆم ئەم کتێبی بیبلۆگرافیای کتێبی فۆکلۆری مێ زۆر لە کتێبە فۆکلۆرەکانە گەڕام تێکستم دەستکەوێت، تێکستی فۆلکلۆری لەسەر ئەو کارەساتەی عەبداڵخانی بەدلیسی لە ناو فۆلکلۆرە، چکە هیچی نووسراومان نییە. دەستم نەکەوت، بەرجی یەکەم چاپی یەکەم دەرچوو دەستم نەکەوت، لە چاپی دووەم ساڵە حەیدۆ هات بۆ سلێمانی. وتم سەیدا هەواڵی منە ئەو، وتم سەیدا من گەلێک دخوازم چ شتێکی بدۆزم لەسەر عەبداڵخانی بەدلیسی. یەکسەر دووستران بۆ من گوت لەسەر عەبداڵخانی بەدلیسی فۆلکلۆر. ڕێک باسی ئەو کارەساتە ئەکاکە لەو کاتەیە عوسمانیەکان هاتوون. جا ئەمە وەڵامی پرسیارەکە ئەگەر بەوردی بگەڕین، ئەگەر فۆلکلۆر بە شێوەیەکی زانستی ئەکادیمی کۆ بکرێتەوە، فۆلکلۆری ئێمە ئەتوانین هەموو ڕنگدانەوەی کارەساتەکان و هەموو دابوونەریت و هەموو شتەکان لە فۆلکلۆرا بدۆزینەوە. یعنی پرسێکی ترجی هەیە، مەسەڵەن بێژن هەموو فۆلکلۆرێک کولبەر دەستێ، یعنی دکارە زۆر جاران وسات دبێژن، یعنی بکێر نەیە، یعنی بکێری تشتە هەن تشت هەنە، یعنی ئەو لبامت بێژن مۆخل، یعنی بۆ بێژنگ ئەوژی حەوجەداری بێژنگکردنەی ئەو یەک عادی تر، یعنی ئەم گەلۆ ئەم فولکلۆر وەک هەیە وەربگرن، یانجی ئەم نەفەسێک نوژەن ji بۆ ژەنەراسیۆنین ئیرۆ بکاربن بە شێوازێکی، یعنی تۆزێک ئەگەر زمان بە ئەگەر شێوازێ ئەم بێژن دەربڕینێ بە ئەگەر تشتێکی بۆ سامرۆت کارم مناقەشە بکەن. زای چۆنە فۆلکلۆر بۆ خۆی تێکستێکە وەکو دەقی پیرۆز وایە، بەێ، یعنی تۆ ناتوانانی بە هیچ شوێک دەستکاری بکەی. ئەوەی خەلکیە، ئەوە چ شتێک کە فۆلکلۆر ینی ئەدەبی زارەکی، ئەو ئەدەبەیە کە ئەو کەسی وتوێتی خوێنەواری نەبووە بە زار وتوێتی، نووسەرێوی ژنینە، نووسەرێوی زایعن، ینی ئەو زاروی نەقڵ بۆ زارێکی کە بۆ زاریچکە بە پێی بەقووەت و بەهێزی تێکستەکە ئەو تێکستە ماوەتەوە. لەبەرەوە تۆ بە هیچ شێوەیەک ناتوانانی دەستکاری تێکستی فۆلکلۆری بکەی. ئەمە یەک دوو لە کوردستانە بەداخەوە لەبەرەوەی دەوڵەتمان نەبووە، ئێمە دەیان کێشەی کۆمەڵایەتی و سیاسی و ئابووریمان نەبووە، خەڵکێک وەکو خۆبەخێژ وەکو حەزێکی خۆی مەسەڵەن فۆلکلۆری کۆ کردوەوە، ینی کەواتە فۆلکلۆری کوردی بە شێوەیەکی زانستی کۆ نەکراوەتەوە، چونکە بە پێی زانستی فۆلکلۆر کە تۆ یە چیرۆکێک کۆ ئەەکەیتەوە، مەسەڵەن چیرۆکی مەموزین، خەج و سیامەند، هەر شتێک ئەبێ بزانی پێش تۆ چیتر ئەم چیرۆکەی کۆ کردوتەوە و ئەم تێکستەی کە تۆ ئەینوسیتەوە لە کتێبەکەی خۆت چەند شێوە هەنە، چەند جیاوازی هەیە لە تێکستەکانی کە. ئەمە لایەنێکی پرسیارەکە. لایەنی دووەم، ئێمە ناتوانین دەستکاری فۆلکلۆر بکەین وەکو جەنابەت تازەگەری تیا بکەین، بەڵام متوانین بۆ تازەگەری کۆمەلگەی کوردی کەڵکی لەوەربگرین. بۆ نمونە من ئەو کتێبم هەیە لەسەر ڕەدوکەوتن، ڕەڤاندن لە کەلتوریان کورداندا، یعنی ژنی کورد لە دێر زەمان نەڕێکخراو هەبووە، نەیاسا هەبووە، نە پشت و پەنا هەبووە، هیچ شتێک نەبووە توانیوە بڕەڤێ پشت و پەنا بۆ خۆی پەیدا بکە. ئیرۆ ڕێکخراو هەنە، یاسا هەنە، گەلێکی شوێن هەن کە داکوکیە لە مافی ئافرەتان دەکەن، ئافرەت دەچێت خۆی دەسووتێنێ، بۆ خۆ دەستێنی خۆت مەسووتێنە بڕۆ بە شێوازێکی مۆدێرن ڕەدوو بکەوە. ئەمە یەک. لە لایەکی ترەوە مەسەڵەن من بۆ ئەو ڕەدووکەوتنە
ئێمە لەبەرەوەی سەرچاومان نییە چۆن بتوانین ڕەدوکۆتن ینی ڕەگ و ڕیشە مێژوویەکەی بدۆزینەوە لە چۆ هاتووە چەند ساڵ پێشستایە ئەمە دیاردەیە ئەمە دابوونەریتە ئەمە کوردیە ئەم دابوونەریتە یعنی ئێمە چه سەرچاوێکمانێ نیمانە ڕاستە یەکەم کەس کە باسی ڕەدوکۆتنی کردو مەلا مەحموودی بایزیدیە کە ساڵی 1960 کتێبەکەی لە پترزبورگ لەلایەن ئەلیسکەندەر چاپکراوە بەڵام مەلا مەحموودیش بە شێوەیەکی مەلایەنە باسی شتەکە ئەکا بە شێوەیەکی عامیانە باسیەکە لەبەرەوە ئێمە ئەتوانین پشت بە فۆلکلۆر بەسین ئێستا من بۆ ئەم لەم کتێبەیە ینی جگەلەوەی چاپێکۆتنم لەگەڵ کۆمەڵێک خەڵکی ناوچە جیاجیەکانی کوردستان کردووە لە هەمان کاتیشدا تێکستی فۆلکلۆریەکی بەکارم هێناوە بۆ سەلماندنی و دۆزینەوەی ڕاستیەکان مەسەلەن ئەنجامی مەسەن ڕەدوکۆتن هۆکاری هەیە یعنی سەبەبی هەیە سەبەبەکەی چییە تۆ توانین لە تێکستی فۆلکلۆریە مەسەن کچ هاوارەکە یا کوڕ هاوارەکە ئاڵێ و باوکی تۆ نادا بە من ناچارم هەڕڵگرن کەواتە یەشێک لە هۆکارەکان چییە ئەوەیە کە باوک کشەکە نادا بەو کوڕێکە خۆشیوێ بۆ نمونە یان کوڕەکە ئاڵەیە چی بکەم من ناتوانم ئەپارەم نییە داخوازیەکانی بابی تۆ جێبەجێ بکەم ناچارم بدڕەوێنم کەواتەی چێک لە هۆکارەکان ئابوووریە لەبەرەوە ئێمە ئەتوانین ینی زۆر لایەنی نهێنی و لایەنی کەلتوری لە ناو فۆلکلۆری کوردیا بدۆزینەوە کێشەیەک دیترژ هەر بوان مەسەلا ینی گرێدای تێکەڵ ئەنها ئێمە سینۆر هەنە دیالێکت هەنە نافچە هەنە ئەم ینی ئەنها تشتێک هات بیرام کاتێک ئۆردیخان و جەلیل ئەو زارگۆتنا کووردا ینی مەسەن پرسەکە ئەو زارگۆتنا کوردایە یان زارگۆتنا هندێک کوردایە ینی ئەڤژی دکارە مەسەلەی پچکی سەقەت بکە ینی ئەم چاوە دکارن di pirsa folklor de çimkî me behs kir ew mîradgiriya giştî avê neteweyê dikarî bi zaravayekî yan jî em bibêjin bi devokekê yan jî bi diyalektekê hate bi gotin û lê her bi kurdiyê ji bo yî vê pirsê yanî asteng û ew jî kêşeyek e çor me so dikar sînora derbasktana behsa me li Mehmûdê Bazîdî kir yanî ew meselen pirseke heta kîja radeyê em bêjin ew ê lêkolînerî ki van mesela mijûl dikarin me li Mehmûd nas bike yanî ji derveyî meseleyên em bibêjin folklor bixwe jî ew em ê çawa çareser bikin ku bi rastî em bikarin di ser encamê de keleporeke Kurdî biafirînin بەداخەوە ئاریشە گەلێکن یەکێکیان ئەوەیە کە لەسەر پرسیارەکەت زۆر جوان بوو دەست خۆش یەکیان ئەوەیە کە ناونیشانی کتێبە نەک هەر فۆلکلۆری ئەوەی تۆ فەرموود لەوەی ئۆردیخانی جێری و دەیان و سەدان کتێبی تر ناونیشانەکانیان هەڵەیە ینی یەکێک لە مەرجەکانی کتێب بە پێی ستانداردی جیهانی ئەوەیە کە ئەبێ ناونیشانی کتێب کورتترین پێناسەی کتێبەکە بێ یعنی ئەم دێڕا ئەبێ تعریفێکی مختصەری کرۆک و ناوەڕۆکی کتێبەکە بێ بەڵام بەداخەوە ئێستا بۆ نمونە کتێبەکانی مامۆستا ئۆردیخانی جەلیل و جەلیلی جەلیل و زۆری دیکە هەن ینی بەڕاستی بۆ ئێمە هەر نای ئەوان بێنین ینی بە شێوەیەکی گشتی ناونیشانەکە داهانێ ئەبێت لە فۆلکلۆرا بەتایبەت بۆ نمونە تۆڵی چیرۆکی فۆلکلۆری ئەبێ بڵێ لە چه ناوچەیەک چونکی دیارە لە تێکستی دیار ینی لە کۆ هاتی بەڵێ چونکە لە فۆلکلۆرا ئێستا لە زمانی نووسینە ئێمە بێ زمانێکی یەکگرتوو بەکاربێنین لە فۆلکلۆرا زمانی یەکگرتوو نییە ئەبێت تۆ تێکستی فۆلکلۆری لە پشدەر کۆکەیتەوە ئەبێ ئەو تێکستە لە پشدەر بەزاری خەڵک چۆنەوترێ بە هەمان شێوە بینوسی خۆی یەکێک لە ئەرکەکانی فۆلکلۆر دەوڵەمەندکردنی زمانە تۆ کە یەی زمانی ستاندار دروستەکەیت پێویستیت بەز هەموو زاراوەکانە اینجا ئەمە بەداخەوە زۆرێک لە فۆلکلۆریستەکان نەچن دەستکاری تێکستەکانەکەن زۆرێکیان لە ناونیشانی کتێبەکانیانە هەڵە ئەکەن ئەمە لەلایەک دوایی باسی شتێکی ترم کرد کە پێویستە فۆلکلۆریست کە تێکستێک کۆکات و جا چ گۆرانی بێت چ چیرۆک بێت چ ئەفسانە بێ هەر شتێک بێ بزانێ پێش ئەم چێی تر ئەم چیرۆکەی بڵاو کردوتەوە ئەگەر بڵاو کرابێتەوە ئەبێ بێت ئەم جیاوازی چیرۆکەکەی خۆی لەگەڵ جیاوازی چیرۆکی کە بڵاو کراوەتەوە دەربخە بەراوردیان بکە
یعنی لە بیدایەت لە ناوەڕاست لە کۆتایی بە هەموو شێوەیەک بەس بەداخەوە ینی وەکو پێم وتی هەتا ئێستاشی لەگەڵا بێت زۆر بەداخەوە یعنی مەسلەی ڕۆشنبیری و مەسلەی ئیشکردن لە بواری ڕۆشنبیری هەتا لە باشووری کوردستان کەەوە 24 ساڵە 23 ساڵە ئازادی هەیە و حکوومەتی هەرێمێ و پەرلەمانێ ڕێچکەیەکی زانستی ئەکادمی وەرنەگرتووە ینی من لەم بەرنامەی تۆ ڕایەگەێنم کە دەیان کێشەمانێ بۆ نمونە سیستمێک هەیە لە سیستمی کتێبە لە جیهانە ئینتەرناشنال ستاندەر بوک نمبەر ISBN لە تورکیا هەیە لە ئێران هەیە هەتا ئێستا لە عێراق نییە لە کوردستان نییە ئەم کۆدە وەکو کۆدی مۆبایل وایە وەکو کۆدی شوناسنامەکە دوایە لە ینی بچۆ بە ئەوروپا بڵێ منم کتێبم هەیە کۆدەکەی ISBN لەگەڵا بێ یەکسەر تۆ ئەناسن ئێستا من 15 کتێبم هەیە هیچیان ISBN یان نییە من لە ئەوروپا هیچ کەسێک کتێبەکانی من تۆمار نەکراوە لە ستانداردی کتێبی جیهانی ینی هێشتا کتێبی کوردی نەچۆتە ڕیزبەندی کتێبی جیهانیەوە کە هەزاران کتێبمان هەیە ئەمە ئاریشەیە ئەمە کێشەیە ینی من لە 2006 کۆڕێکم بەس لەسەر کێشەکانی کتێب و کتێبخانە لە کوردستانە ئەمە یەکێکە لە کێشەکان هەوڵشی بۆ نادەن گوێشە لێ ناگرن بینوسە لە کتێبە باسیکە لە ڕۆژنامەیە باسیکە کەس گوێی پێ نادا یعنی ئەوجی ڕاستی کێشەیەک یعنی ئێستا ئەوە یەکەم جار من یعنی من یانی چاوە بێژم یەکەم جار گوه لێ دەگرم کو تشتێکی وسانیە لە کوردستان SBN نیە یعنی چ پێویستە هەگەر تشتێکی نە بێژن گەلێکی پێویستە یعنی زۆر پێویست و باوەرم نە زۆر قورسشی ئەگەر مرۆ پێک بینی ینی بشێوەیەکی کا و سیستێماوی ڕێبازاوی لێ لە ناوەندا کەلەپوری بخۆل سلێمانیە ئەو نابێ چی ئینستوتا کەلاپورا کوردی ئینستوتا کەلاپورا کوردی نابێ وسای باش ڕێبازە خەباتێ بۆ بەرهەفکردن و تۆمارکردن و ئەرشیفکردن تشتێک وسا دەستنیشانکردی هەیە مرۆ بەحس بکە ینی وەک تەجروبەیان بێژن سەری چەند ساڵە بۆ ئەو خەڵکێن کوستە مەسەن احتیمالێ لە گەلێک جیهاد دەخوازن مەسەن وی کاری بکەن تە ڕێبازێک دەستنیشانکردی هەیە بۆ کار بۆ ئیش خۆی من لە 2003 تا 2012 یان نزیکی 10 ساڵ لە ئەنستیتۆی کەلاپوری کورد بوو 10 ساڵ یعنی وەختێکی درێژ باڵێ زۆرە من ینی بەشێکی زۆری تەمەنی خۆم و توانای خۆم من لەو دەستگای سەرف کرد بەڕاستی من زۆر ماندووم لەو دەستگای ینی ناتوانم نە لێرە باسی بکەم منە لە بیرۆرەکانی خۆشمان بنووسمەوە من زۆر میش کرد لەو دەستگایە چکە زۆر حەزم لە بوارەکە بوو دەستگاکەش دەستگایەکی پرۆفیشناڵە بەڕاستی یانی دەستگایەکە لە کوردستانە کەمە ئەسڵەن ڕەنگە لە خۆرهڵاتی ناوەڕاستیشا دەستگایەکەم بێ و ئیشی زۆر باشیشی کردو بەڕاستی من نەڵم بۆ خۆم 10 ساڵ لەو دەستگایە بووم بۆ نمونە من نمونەت بۆ هێنمەوە ئێمە دوای باسمان کرد کە هەموو تێکستێکی ناوچەیەک تایبەتمەندی فۆنەتیک و زاراوەی خۆی هەیە ئێمە پەندی پێشینانی شەبەکمان کۆ کردەوە شەبەکەکانی لای مووسڵ 1200 پەندمان کۆ کردو وەکو پەراوێز یەک دنیا پەرایەزمان بۆ نووسی بەراوردکردن لەگەڵ پەندی کورمانجی ناوەڕاست و کورمانجی سەر و تا دوایی کێشەی زاراوە و فۆنەتیکمانە بوو بۆ ئەوەی کە ئێمە ئەگەر هەڵەیەکمان کردبێت لە تایبکردنی ئەم فۆنەتیکە یعنی تۆ فۆنەتیک بە زمان دەریە بڕی بەدەست تایپێک ئەگەر هەڵەیەکمان کردبێتەوە بە سیدی هەمان بێ چکە 50 ساڵیکە 100 ساڵیکە ئەم زمانە گۆڕانکاری بەسەرایەت و تا ئێستا لەم سەردەمەیە ناوچەی شەبەک هیچێکە لەو ناوچانەی کە داعش ڕووی تێ کردووە لەبەرۆ کللتوریان هەڵوەشە کللتوریان هەڵوەشە زمانیشان هەڵۆشێ تێکەڵاوی سۆرانیە بن کورمانجیە بن زاراوەکانە گۆڕێ ئێمە لەگەڵ پەندەکانە سیدیەکمان داناوە یعنی ئەگەر بێت و 100 ساڵیکە یەکێک بێ و کتێبە چاپ بکاتەوە لە ڕێگەی سیدیەکەەوە گوێ ئەگرێ بۆ نمونە بەیانی گۆڕانکاریەک یەت لە ڕێنووسی زاراوەکانە ئەتوانی تۆ ئەو گۆڕانکاریە جێبەجێ بکەی بەسەر ئەو ئەمە هەر بۆ ئەوە نەمان کرد مەسەلەن کتێبێک کەمان چاپ کردی کرماشان زەڕینۆ سیمینەهی هاوڕێی خۆشەویستم کاک عەباسی جەلیلیان کە بەڕاستی کەسێکە کەم کەس هەیە لە کوردستانە بەقەدەر عەباس جەلیلیان ئاکۆ ماندوو بێ خاوەنی فەرهەنگی باشوورە کە دوو بەرگە باشوور ئەو مەبەستی لە باشووری کوردستانە ڕاستێکەیە ناوچەی ئیلام و خانەقین و کرماشان و لوڕ و
ئیتر فەرهەنگێکە بەڕاستی نزیکی 1000 لاپەڕەیە یعنی شۆڕەشێکی بەرپا کردووە بەڕاستی کاک عەباسی جەلیلیان. ئیتر کتێبێکی هەیە زەڕێنۆسیمینە 4 بەرگە، بەرگێکی پەندا، بەرگێکی مەتەڵە، بەرگێکی هۆنراوەیە و لایلایەیە، بەرگێکی هەندێک زاراوە و تایبەتمەندی ناوچەی کرماشانە، ئەویش بە هەمان شێوە سیدیمان لەگەڵدانە. یعنی جا بۆیە لەبەر ئەوە بڵین ئەو ئیشانی ئینستیتوتی کەلەپوری کوردی کردوێتی و ئینستیتوت ئۆفیسەکەی لە سلێمانی بۆ بەڵام بۆ هەموو کوردستانی ئیش کردووە. بوون مەساڵە حەیدۆ کە لە 2004 هاتە سلێمانی من چووم چاوپێکوترم لەگەڵ کرد. من هێنام بۆ ئینستیتوتی کەلەپوری کوردی، ئەمە بۆ مێژوو ئەم قسەیەکەم لەگەڵ مامۆستا خاڵقی قسەم کردوتم مامۆستا ئەم پیاوە گەنجینەیەکە. ئیتر کە هێنامان دامان نیشاند ئەس باوەرم وە کتێبێویش چاپ کرد بەڵێ زۆر 5-6 کتێبی ئەو چاپ کراوە. بڕوا بکە ئەم قسەیە بۆ مێژوو ئەژێڕمەوە لەم بەرنامەیە. ئەمڕۆ دانیشتوین لەگەڵیا ڕیکۆردەرمان داناوە 100 گۆرانی بۆ وتین، ئەوە بەدەنگ بۆی وتین. ئەنجاوتمان کاک ساڵح ئەی چۆن بینوسینەوە؟ وتی ئاسانە، دەفتەرێکم بۆ بێنن، دەفتەرماندایە بەیانی هاتەوە هەموو گۆرانەکانی نووسی بوو. یعنی بەڕاستی جێگەی سەسوورمان بوو. یعنی ئەم کابرایە ئیتر کۆمەڵی دەستنووسمان لێ وەرگرت بزە و کاتە حکوومەتی سووری دەسەڵاتی بۆ ئێمە نەمانەتوانین پەیوەندی پێوە بکەین. کاک ساڵح هیچ نەیەتوانی ئیمێڵ و شت بەکاربێنێ. یعنی ئێمە تووشی دەردەسەری زۆر بووین بەڕاستی تاوەکو کتێبەکانی ساڵح حەیدۆمان چاپ کرد لەگەڵ سەیدا گۆیانە بە هەمان شێوە سەیدا گۆیان لە باکووری کوردستان و لەگەڵ کۆمەڵێک هاوکار و بڵین فۆلکلۆریستی تری باکووری کوردستان، خۆر هەڵاتی کوردستان، لەگەڵ هەموو ناوچەکانە پەیوەندیمان هەبوو و هەروە هەموو ئەرشیف دەبن. بەڵێ هەمووی ئەرشیفە بێ و لەلایانی فۆتۆ، لەلایانی ڤیدۆ، فیلمی دۆکۆمنتاری. ئیتر بەڕاستی کتێبخانەیەکی زۆر باشی ئینستیتوت کەلەپوری کورد. کتێبخانەکە تایبەتە بە کەلتوری کوردی، یعنی هیچ شتێک عیلاقەی بە کوردەوە نەوێت لەو کتێبخانەیە جێگەی نابێتەوە. ماوەی 10 ساڵ ئیش و کار و ینی هەر بەحس کردە خۆش جوانشی بەحس کردیان چۆن ماندوو بوون و دەر لێ تشتێک هەری ئەمبێژن سەرنج ڕاکێش، هەری سوپریز، هەری مفاجئە شتەر دوان 10 ساڵات چ بوو؟ یعنی مەسەلا فلکلۆر و ئەو خەباتە ئەمبێژن ئاکو هەری کو مرۆڤ دکارێ و سادەرباری قسە بکە. مەسەلا ئەوا ساڵ حەیدۆژ یەک بوو، احتیمال گەلێک تشتێن وسا هەبن. وەڵا زۆرن ڕاستەکەی من لە ماوە 10 ساڵە من نەچووم بۆ سووریا، بەڵام چووم بۆ باکوور، دوجار چووم بۆ ئامەد، 5-6 جار چووم بۆ کوردستانی ئێران بۆ کتێبکڕین. ئیتر لێرە بۆ دوهۆک، بۆ هەولێر، بۆ زۆربەی ناوچەکان، بۆ کەرکووک. وەڵا بڵێم چی، ینی شتم زۆر توش بووە. ینی بۆ نمونە جارێک هاتم لە ئێران 700 کتێبم کڕی بوو بۆ کتێبخانەی ئینستیتوت لە مەرزی پەروێزخان. هەموو کتێبەکانیش مجەوەزی ئێرانیان هەبوو، ینی لە ئێران چاپ بوونی چی مەمنوع نەبوو. بەس کابرای کە لەسەر سەیتەرەکە بوو وتی یانی چی تۆ 700 کتێبت کڕیەوە؟ یعنی هەر وەکو بڵێ شەڕێکی پێفرۆشتم. یعنی بەڕاستی 4 سەعات من لەو مەرزە خەریکی تەلەفۆنکردن بووم بۆ ڕەفیق و دۆست و برادر، چونکە هەموو کتێبەکانیش لە ڕووی پارە و خەرجیەوە مەسئولیاتەکەی لە گیرفانی مندا بوو. بەلی یعنی نەئەتوانی بەجێ بێڵم، هیچ شتێکم بۆ ناکرا. بەڕاستی زۆر بێدەسەڵات بووم بەرامبەری. تر باش بوو لە ئەنجام داوازم نێنا هەر 700 کتێبەکەم بە سەلامەتی هێنایام دیو. تر نازانم بەڕاستی شت زۆر بوو. مەسەلەن یەکێک لەوانەوەی ساڵە حەیدۆ بوو بەڕاستی. یەکەم بەرهەمە گوتە چاپ کرد چ بوو؟ یەکەم کتاب یەکەم کتێبی من کتێبێکە لە ساڵی 1970 خۆمان دەستم کرد بە کۆکردنەوەی. من هەر لە مناڵی و حەزم لە دەنگی مامۆستا مەزهەر خالقی بوو. زۆر حەزم لە دەنگی بوو. ینی دەستم کرد بە نووسینەوەی تێکستی گۆرانەکانی. دوای ڕەفیق و برادەرەکانم وتیان تۆ هەمووی نووسی و تۆ بۆ نایکەی بە کتێب. ئەو فترێژ لە 1970 تاوەکو 1982 ڕەوشی چاوەڵاوکردنەوە لە عێراقا باش بوو. بەڵام وەختێک من کتێبەکەم تەواو کرد زروف زۆر خراپ بوو. ڕقابەت المەطبوعات هەبوو لە بەغدا لێرەی ئەو نەوەڵا ئەو کتێبە 5 جار چاپ بوو بەس نەمێنەوە. ئەو کتێبم 2 جاریش دزراوە، داوای لێبوردنەکەم 2 کەس چوون بە ناوی خۆیانەوە چاپیان کردوتەوە. 2 جار کراوە 2 کەس. ئیتر ئەو کتێبم یەکەم کتێبمە و 5 جار چاپ بوو تا ئێستا.
ئێستا چاپی شەشەمی لە ئێران لەژێر چاپە هەموو تێکستەکان هەموو تێکستی گۆرانەکانێتی دوایی لە ئەنستیتۆش ئەلبومی یادگاریەکانمان هەیە ئێمە ئەی لێ هەمان بوو هی هەموو هونەرمەندەکانی ئاشیشانمان کرد هی زۆربەی هونەرمەندەکان ئەی چێک لەوانش مامۆستا خاڵقیمان کرد ئیتر ئەلبومەکەی مامۆستا و کتێبەکەی من تەکمیلی یەکتریەکەن ینی مەسەلەن ئەوێن دیکەژی کاک بوار تێکستێوان هەنە ئەرشیفکردیان بتەنێ سێدێ ئەو گۆرانی بێژن دیتر وەڵا هەن ئێستا مەسەن ئەوەی عایشەشان هەیە کتێبێکشمان لەگەڵ چاپ کرد ینی کتێب بتێکست و بەڵێ بەس کاک حەمید ئاکێڵ و زەینە بیاش کۆیان کردبووە من لە کورمانجیەوە پێشیشەکەی نزیکی 6 لاپەڕەیە کورمانجی لاتین کردم بە بڵین کورمانجی ناوەڕاست ئیتر وەکو کتێب چاپ بوو هەر ئەنستیتۆ چاپی کرد بەنای ئاششانەوەیە دوایش ئەلبومەکەی چاپ بوو بەسی ئەو کراوە ینی کتێب و ئەلبوم باش ئەم موسا بلێن ئەو کتێبە هەری کو حەزت لێی کیژانشوانە وەڵا من ئەم هەری بین پێر ماندوو بووی هەری وسان ببێژن ئەم کتێبە لەسەر ڕەدووکەوتنە هەدی ئەو دیشی بە کورمانجی نووسراوە نەنە پشتی ڕەواندن دە کەلتورا کورداندا ڕەواندن ڕەواندنی ئەو چ دڵێم سۆرانی ئێمە ڕەدووکەوتنی پێڵین پر زۆر گرنی بەڵێ قورسکردنێ ڕەدوو کەوتن یعنی بدووکەتن ها ئەساس بەدووکەوتن ڕەدووکەوتن بە شوێنکەوتن ڕەواندن ڕەواندن هەم کار ناین لە کاتێکا بەکار دێت کە کارکتەرەکە سەرەی ینی ژن بێ یعنی تۆ ئەمە لەسەر ڕوانگەی ژنەوە ئیشی کردو لەسەر ڕوانگەی پیاوی نەیکردووە پیاو پێڵێن هەڵگرتن یعنیگە پیاەک ژنێک هەڵگرێ ئەڵەن ئەو پیاوە و ژنەی هەڵگرت بەس ئەگەر ژنێک ڕەدوو بکەی ئەڵەن ئەو ژنە ڕەدوو کەوت یعنی تێکستی شعر هەنێ بەڵێ ئەوە من ناڵم پشتم بە فۆلکلۆر بستەوە بۆ دۆزینەوەی هۆکارەکانی ڕەدووکەوتن پێویستەکانی ڕەدووکەوتن ئاکامەکانی ڕەدووکەوتن جۆرەکانی ڕەدووکەوتن ئەمە کۆکتێلێکە ئەمە ئەرشیفێکە ئەم کتێبە بەڕاستی ڕۆژنامەی گاردیانی بریتانی مقابلی کردم لەسەر ئەم کتێبە ساڵی 2007 ریچارد هاوارد چاوپێکوتنێکی کرد لەسەر ئەم کتێبە لە مانگی فەبریوەری 2007 ئەم کتێبەم زۆر خۆشەوێ ئەم کتێبەشم زۆر خۆشەوێ ئەو کچی ئەمە سیاحەتنامەکەی ولا چەلەبی دیراسە نەقدیەک لێ کۆلۆنیێکی بەعەرەبی بە کوردی من نووسیمەوە بەس کاک عەلی شەمدین کردوێتی بە عەرەبی وەرگەڕاندی بەڵێ ئیتر هەموو کتێبەکانم خۆشێ ئەم پرۆژەیەشم زۆر خۆشێ ئەمە 12 بەرگە بەرجی یەکەمی ئەکادیمیای کوردی چاپی کردووە لە کورد لە سلێمانی لە هەولێر بەڵێ بە 11 بەرگی ماوە ئەم کتێبە ئەمە بیبلۆگرافیایە تکارت پچێکی سا دەرباری وێ ینی ناوەڕۆک ستە چ لێرێ هەیە ئەوە نزیکی 521 کتێوی تێدایە کە هەمویان باسی مێژوو جوگرافیای کورد و کوردستانەکەن لە سەرەتای مێژووە هەتاوەکو یەکەم جەنگی جیهانی لە کوردستانی عێراق مێژووی کوردی پۆلێن کراوە ینی تەسنیف کراوە هەتاوەکو یەکەم جەنگی جیهانی پێوترێ مێژووی کۆن لە جەنگی یەکەمی جیهانیەوە پێوترێ مێژووی هاوچەرخ مێژووی هاوچەرخ بەرجی دووەمی پرۆژەکەمە لەبەرەوەی لە 1940ەوە ئیتر بزوتنەوە و ڕێکخراوەکان هەمووی سەریان هەڵداوە ئەویان زۆرە 4 دانەی ئاوایە باسی هەموو ڕێکخراوەکانی تێدایە ینی لە خۆی بوونەوە بگرە لە کۆمەڵی زانستی اتحاد و تەرەقی ئیتر پارتی دیموکراتی کوردستان پارتی دیموکراتی کوردستانی ئێران یەکێتی نیشتیمانی کوردستان پارتی کرێکارانی کوردستان ینی هەتا کتێبەکانی بڵێن سەرۆک ئاپۆی هەموو تێدایە ئەوانەی کە لە بارێ و نووسراون ئیتر چاک خراپ تێدایەتی ینی کتێب پێ مەسەلەن حیزبێک لەسەر حیزبێکیکەی نووسیەوە بە خراپ ئەنجا ئەم وەڵامێداتەوە چکەمە مێژووە ئەو 12 ئامادە نستە ئامادەیە و دیزاین و حاڵە بڕی و هەموو شتێک بەس پێویستی بە پارەیە بۆ چاپکردن و ئەو خەلکێن دیتر ئێک و دەرباری کوردان نووسینە هەمووی تێدایە ئەوژی بەڵە بەس بە مەرجێک کرابێ بە کوردی چونکە بیبلۆگرافیا بۆ خۆی ئەم پرۆژەیە کە من کردومە من 10 ساڵ 12 ساڵ خەریکی ئەم پرۆژێ بوو هەمووشیم لە پشی خۆمدا کردووە کاک ئەحمەد هەمووی ینی ئێستا 3-4 نەخۆشی مزمینم هەیە پشتم ئازارێکی زۆر خراپی هەمووی بەم ئیشەوام لاتوە
ئەبێ بچی بگەڕی لە کتێبخانەکان تۆ لە کوردستانە کتێبخانی نیشتیمانی نییە ینی شوێنێک نییە داتاکانت داتێ دوای ئەو کتێبانە دەستنیشانکەی کە لەبارەی کورد و کوردستانەوەن باشە ئەنجە دوای ئەوە ئەبێ ئەو کتێبانە ئیسیعارە بکەی ینی وەری بگری لە کتێبخانەکە ببێتەوە بە ماڵەوە ئەنج دانیشی تایپیکەی ئەنجە دوای ئەوە تەسنیفیکەی بە بەرگەکان یعنی مەسەن باسی مێژووەکە باسی ئەدەبەکە باسی ئاینەکە باسی کۆمەلگە ئەکا بیخەیتە بەشەکەیەوە ئەنجە دوای ئەوە بەپێی ساڵ و بەپێی پیت بەپێی حرفەکانە بێ من ڕیسکی وردەکاری زۆرتیە ئەگەر دیقات بی بۆ نمونە ینی ئیسا ئەمە حوسێن حوزنی مکریانی ئەمە هەریشە لەم کتێبانە دوو بیبلۆگرافیایە بیبلۆگرافیای یەکەم کتێبەکانە بەپێی ساڵ و لە هەر ساڵێکیشا بەپێی پیت ڕیزکراوە لە ئەلفۆتاییە بیبلۆگرافیای دووەم هین و سەر وەرجێڕەکانە سە بۆ نمونە حوسێن حوزنی مکریانی ئەم کتێبانەی هەیە هەرێشێ لەم کتێبانەی ڕقەمی هەیە ئێستا ئەمە 352 وەرە بۆ 352 کتێبی مەلامە کتێبی حوسێن حوزنی مکریانیە ئەمە 352 سەرجەمی بەرهەمی حوسێن حوزنی مکریانی بەرجی یەکەم ئەمەش بە هەمان شێوە سەرجەمی بەرهەمی ینی تۆ بە هەر شێوەیەک مەسەلەن تۆ ناوی خۆی بیبلۆگرافیا ئیشی چییە کاراسانیەکە بۆ لێکۆلەر بۆ باحیس لێکۆلەرەکە گە ناوی کتێبێکی لەلا بێت ئەتوانێت هەر لەمای بیدۆزیتەوە گەناوی نووسەرەکەی لەلا بێ هەرەتوانێت بیدۆزێتەوە ئەگەر بزانێ باسی چی مۆزوعەکە هەرەتوانێت بیدۆزێتەوە ژیانە مکریانیش هەیە ژیاناوی چۆن ژیایە لەم بەشیان نییە لە بەشی ئەدەبا هەیە ئەنی ئەوەی کە عیلاقەی بە ئەدیب و نووسەران و شاعرانەوە هەیە لە ئەدەبایە ئەویش دوو بەرگە نزیکی 1000 لاپەڕ ئەوە بتەنێ بۆ باشووریان هەموویەتی هەموو بەس بە مەرجێک بەم پیتانە کتێبەکە چاپ بوو بێ لاتینیم تێ نەکردووە ئەم وەکو دوایش ویستم باسی کەم ئەم پرۆژەیەکی زۆر قورس و گران بوو بەڕاستی بۆ من یعنی 10 ساڵ تۆ هەموو شەوێک تا سەعات 11 و 12 شەو یەکی شەو ئیشکە و بەیانی بڕۆ بە دەوام و دەردەسەری زۆر توش کردم بەڵام زۆر ئاسوودەم ینی هەستەکەم خزمەتێکم بەم کۆمەڵگەیە کردووە ئێستا ئەو مەسەلەن لە زانکۆ لە هەر شوێنێک کەسێک بێوێت کە لێکۆڵینەوە بکات لە هەر بوارێکە چاپکانی ئەمە باشترین سەرچاوەیە دوو لە پێشێکیکەش نووسیمە ئەمە وا کرد دروستم کردووە دوای چاپبوون داتابیسێکی بۆ دروستەکەم مەسەلەن تۆ بنووسە عەبدوڵڵا ئۆچالان یەکەنتەر بکەڕێک کتێبی هەبێت داتێ لەسەری نووسرابێت داتێ بە چاک بە خراپ ئیتر هەر کەسایەتێک لە کوردستان باش کاک بوار ئانها چێ لەبەردەستە ئێستا بچم ژوورە من ئێستا لە پرۆژەی ئینسایکلۆپیدیای پارێزگای سلێمانی ئیژەکەم ئەو پرۆژە کوستە لەبەردەست هی خۆم نییە پرۆژێ ئەم من ئێستا ئەندامی یونسکۆم لەگەڵ یونسکۆ ئیشەکەم وەک ئیدیتۆر ڕایتر لە پرۆژەی ئینسایکلۆپیدیای پارێزگای سلێمانی یعنی دایرەة المعارفی موسوعة الإعلامی محافظەی سلێمانی ئێتر ئەمیژەوە نزیکی 2 ساڵە ئیشی لەسەرەکەین پرۆژێکی زۆر گەورەیە من وەکو کارمەند لەوێ ئیشی ئیدیتەکەم لەگەڵ هەندێک بابەتەیە ئیتر پیاچوونەوە ئەەکەین و بۆردمان هەیە و ینی گروپێکی فراوانە بەڵام ئێمە وەکو ستافی ئۆفیسەکە بەردەوام پەیوەندی ئێستا گەیشتیە کو ئەو وەڵایتر وردەوردە ئیشی چاکەین لەوە زیاتر ناتوانم زانیاری لەسەر بدەم چکە پەیوەندی ڕاستەوخۆی بە منەوە نییە ئەنی من وەکو کارمەند لەو پرۆژەی ئیشەکەم خۆم نییە پرۆژەکە ئەو کەسێن بێژن پرۆفشنال و پسپۆر و بەڵێ لە هەموو بوارەکانە لە ئیتر لە مێژووە بگرە هەتایەتە بچووکترین شت هەموو پارێزگای سلێمانی هەموو زانیاریەکان کۆکرێتەوە لە ناو پرۆژەکە ئەو داهەنرێت ئەوە یەکەم جار شتێکی وسا بەڵێ شتێکی زۆر تایبەتە تا ئێستا لە نەکوراوەشتی ینی کوردان نەکردی بەریان نەکریەوە بەڵێ لە هیچ شوێنێک نەکرا بۆ هەنشاری هەولێر کردوویەتی هەولێر کردوویەتی کووردا کریە بەڵێ لە 2009 کردویان بەڵام وەکو ئەمە نیە جیاوازیان زۆرە بێت بێکەوە چونکە ئەوێرە پڕ ینی وا دیار وێ پڕ گەورە بیژی یعنی دیکەیش حتا چەند ساڵە وساڵ گۆر باوەریاتە وەڵا ڕەنگە بە 1-2 ساڵی تەواو ببێ بەڵێ ئەوژی تشتێکی خۆ و تشتێکی دن ما منێت خۆست ینی بەرنامە بداوی ببێ و بێ ئەم بەحسا بەرهەما بکن چونکە ئەوژی مافێتەیی ینی ئەم بەحس بکن ڕسمیێوانجی پێشکەش بکن و ئەمەش بیبلۆگرافیای کتێبی فۆکلۆری کوردیە
فولکلۆری کوردی بەڵێ لە 1960 تا 2004 1860 860 لە کتێبەکەی مەلا مەحموودی بایزیدیەوە ئەها هەتاوەکو 2004 چی لەبارەی فۆلکلۆری کوردی نووسراوە ئەمایان کورمانجیشی تێدایە ئەنی لاتینیش تێدایە عەرەبیش تێدایە فارسیش تێدایە بەزەم پرۆژەیە تەنها کوردیە یعنی کوردی بەم پیتە ئەگەر کورمانجی بێت ئەگەر کە لە هوڕی بێت ئەگەر هەر زاراوەیەک بێت بەس بەم پیتە نووسرابێ یعنی ئەوژی گرنگە بەڵێ بەلێ بەلێ یعنی ئەم ببێژن ئەگەر ئەم وسا ببێژن بەڵێ ji بۆی زۆر کەس هەن بڕاستی مەسەن یەک کەس هەیە وسا تت تشتی ناکە بلی دچێ ئەم بێژن سەبزەیەک گولەک گیهایەک سوورەتی وێ دەگرێ لە ناوی وێت پرسێ دخوازی بنویسێ دخوازی ئارشیف بکێ دخوازی ینی ئەوژی مەرەقە سەیری ینی وەکو ڕۆژێک تێ مەترسیەک گەورە هەیە کە کورد بێزاکیرە بێ بێبیر بێ ینی دکاری ژیانە خۆ گشتیش بۆ وێ گولێ بۆ وی ناوی بۆ وی تشتی تەرخان بکە ینی ئەڤژی وسا دیارە کارێکی بڕاستیژی ینی باڵکێشە و ینی مەبەستامیش بۆ وان کەسا ئەوێ کو بێ پرسێ مژولن ئەگەر فلکلۆر بێ لە گۆرانی بێژی بێ البامە دەنگبێژیەک مەسەلالی سەرحەد و بۆتان و ئەو منتیقە ینی زۆر تشتێکی باڵکێشی ینی gelek cara jî ew mûnaqeşe dibe kamî çawa berhev bikin arşîv bikin tomar bikin û tekstê wan û şêweyekî wisa em bêjin hinekî zanistiyane jî ku bikare bi rastî cî bigire di van pirtûkxaneya de wek umîd piştî em bêjin berhem çapkirin piştî ew qase mandûbûn ste eger pirsek wisa bêkirin ste ew metirsiya ku em براستی تێد دژیان ئەو مەترسی ماوە لەسەر مەسەن ئەو کەلەپۆرا کوردی و هەمیشە مەترسی هەیە هەینە بەڵێ ینی بەڵام ینی هەموو تاکێکی کورد من پێم وایە هەموو تاکێک لە شوێنی خۆی بەرپرسیارە بەڵام بەرپرسیارەتەکە لە کەسێکەوە بۆ کەسێکی ترە گۆڕێ من کە ئێستا لەم بواری کتێب و کتێبخانەیە ئیشەکەم بەرپرسیارەتێکی من لەگەڵ کابرایەکی بڵین کە میوە ئەفرۆشێ دیان کشت و کاڵەکە دیان پیشەیەکی هەیە جیاوازە ئەو خەریکی پیشەکەی خۆیەتی بەس ئێمە خەریکی هەموو ئیشەکان بین کە تازە ئەم مەسوولیاتە هاتە سەرشانی ئێمە ینی بەڕاستی من زۆر بە شێوەیەکی ڕاشکاوانە قسەکەم بکەم یەکێک کە بە ویژدانەوە لەگەڵ ئەم بوارەیە هات هەتا ئەو ڕۆژەی ئەمرێت لەلایەک دڵی خۆشە لەلایەکیش نائاسوودەیە دڵی خۆشە بەو ئیشانەی کردوویەتی دڵیشی ناخۆشە بەو شتانەی کەویستێتی بیکا بۆی نەکراوە چونکە ینی ئەم وڵاتی ئێمە زۆر سەرەتاین ئێمە ینی ئێمە کێشەمان زۆر زۆرە بەداخەوە ینی هەموو شتێک پێویستە ڕۆژانە بۆ نمونە مێژووی ئەم وڵاتە ڕۆژانە قارەمانێتی تۆمارەکرێ ڕۆژانە پێشمەرگە شەیی دەبێت گەریلا شەیی دەبێت یەپەگە شەهی دەبێت ئەمە هەمووی مێژووە تا چەند ئێمە ئەتوانین لە ئاستی ئەم بەرپرسیارەتەیە بین دەبێ بواری دەم بێژن پرسا ینی خەبات و کارێ تاکە کەسانە و یێم بێژن کۆمەلانە و هەژمار و گروپیژی ینی ئەوژی پرسەکە گەلۆ هیچیان دکارێ باشتر سەرکەفتی بێت باوەریاتە یان سازی و دەستگە هەرم قسە دەکەن دەرباری کوتشتەکردنەوە ئەرکێ سازیایی و دەستگەهای و گەرەک ئەو بکن و ئەو بکن و لە لایەکیشی دەبینێن بێکی ینی شخصێکی بەسەری خۆ بە ئاوایەکی تاکە کەسانە بەرهەمەکەی ئەم بێزن دائافرین و ئەو بەرهەمە تاکە کەسانە ئاساسی خۆ کارێ سازی و دەستگەهایی ئەوژی هەیە بێگومان وایە خۆی بۆ نمونەوە بیبلۆگرافیا لە هیچ شوێنێکی جیهانە لە هیچ وڵاتێکی پێشکەوتووە یعنی هیچ کەسێک بە تاختێنیا بیبلۆگرافیا ناکە ینی حکوومەت دەستەی بۆ دروستەکە چونکە بیبلۆگرافیا هەویەی کتێبخانەیە یعنی ئێستا ئەم کتێبە 520 ئەوەنە کتێبەی تایە 573 کتێبی تایە ئەم کتێبە 573 کتێبە
لەبەرەوە بەس لێرە ئێمە چەند کێشەیەکمانێ ڕاستێکی یەکێک لە کێشەکانی ئێمەیە وەکو کورد ینی ئیشی دەستە جەمعی و هاوکاری ناتوانین بکەین ئێمە یەکتریمان قبول نییە تۆ منت قبول نییە من تۆ قبول نییە هەرویجا کێشەیەک ئەوە بەرنامەیەکی تر بۆ لازمێ بەڕاستی ئەمە کێشەی لێرە باسی ناکەین دەستگاکانیش هەندێکیان باشن بە ئەرکێک هەڵەستن بەڵام وەکو پێویست هێڵ ناسن بۆ نمونە ئەم کتێبە چاپەکەی تۆ لە دەستگایەک مەسەلەن 5 ساڵی شتیاکەی دەستگاکە وەکو پێویست قەرەبووی لایەنی معنەویت ناکاتەوە کە تۆ ئەرکل لەگەڵ ئەم کتێبە کێشاوە ئەمە ژوا لەو خەڵکە ئەکات کە سس بێتەوە بەرامبەر شتەکان ئیتر بەداخەوە ینی ڕێوەڵە بەداخەوە بە هەر حاڵ زۆر خۆشحاڵ بووم ینی پڕ کێفخۆش بووم کۆسات بەرنامەیە کە هەر چەندین دەرد و کولجی هەبوون لێ دیساژی بۆ مژی پڕخۆش بوو یانی ئەو مەسەلە بەرهەفکردن و تۆمارکردن و کەلەپور و فلکلور و ئەو مەسلەین پرتوخانە و چۆن کارکردن و بەڕاستیشی بۆ منجی پرپالگەش بوو گەلێکی سپاسش بۆ ئامادەبووناتە بینەر و تەماشاوانین هێژا بناوێ خوێ و بناوێ میوانێ خوێ لێکۆلینەرێ کورد بوار نوردین سپاسیەکە پرگەرم بۆ تەماشاکردن و گوهداریکردنەوە حتانی هەفتیەکە دێن دیسا دشەوێکە دێن دەژی شەوێن هیجرانی ئەم هەفتوو ببینن ئەم هەردووژی خاترێکی پرگەرم ژوە دخوازن هوند خێر و خۆشیە دەمینن شەب خۆش دشەوا هجرانێدا من دخواست تشتكي جترى ببيجن تشتكي بقاسي إيشا زاغروسان مزين بقاسي بجنا آزادية خوشيك بقاسي دل دايكا من گرم بقاسي خوينا شهيدان بيروز بقاسي بارانا سينوران خمگين من دخواست جترى ببيجن جتا حزدكم ولاتو